با سەرەتا باسێک لە ئەم مەراسیمەی ئەمڕۆ بکەین کە بۆ مامۆستای گۆرانی بێژ و هونەرمەندی دەنگخۆش مامۆستا محەممەد عەباس بارامتان ڕێخستووە. هۆکاری ئەم مەراسیمە چییە؟ دیارێوە زانن دنیای ئەدەب و ڕۆشنبیری ئەمە یەکێکە لە بوارە زۆر پێشکەوت و فراوانەکان و ڕۆڵی مامۆستا محەممەد عەباس بارامیش لە بواری گۆرانی و ئاوازی کوردیا ڕۆڵێکی بەرچاوەوە ساڵانێکی زۆر خزمەتی لەم بوارەیە کردووە. بۆیە ئەم جاریان کە گەڕاوەتەوە بۆ کوردستانیمە بە وەکدامەزراوی کەریمی عەلەکە بە باشمانزانی کە ئەم دەرفەتە بقۆزینەوە و جگەلە بە خێراتنەوە ئەم مەراسیمە بچووکەشی بۆ ساس بکەین و چەپکە گوڵی ڕێز و وەفای خۆمانی پێشکەشکەین لە پای ئەو خزمەتێکە لە بواری ئاواز و گۆرانی و هونەری کوردیا کردوێتی. دیارێوازان لە دوای ساڵانی هەفتاکانەوە ئەم هونەرمەندە بە ستایلێکی نوێ هاتە ناو دنیای ئەدەب و هونەری کوردیەوە و لەو ڕۆژەوە تا ئێستا هەموو گۆرانیانی کە پێشکەشی کردوون گۆرانی زیندوو لە ناو ناوەکانە وەکو یادەوەری ماوەتەوە و کارەکانی مامۆستا بۆتە جۆرێک لە ستایلێکە نەوەکانی داهاتوە توانن لەسەر ئەو ستایلە وەکو قوتابخانەیەک چاوی لێ بکەن و سوودی لێوەربگرن و خۆشتانەزان نەمیشە لە ناو دنیای ئێمەیە قسەیەکی زۆر باو هەیە لەوەی کە ئێمە گەلێکی مردوو پەرستی زیندوو کوژین بۆی ئەم هاوکێشەی هەڵوەشێنینەوە داهێنەرەکانمانە تا لە ژیانان بە چای خۆیان بیبین کە میلەتەکەیان ڕێز و قدری ئەو ماندووبوونیان ئااتەوە بۆیە ئێمە وەک دامەزراوی کەریمی عەلەکە هەمیشە لە کارەکانمانە هەوڵی ئەوادین کە داهێنەرەکانی خۆمان تێکۆشەرەکانی خۆمان تا لە ژیانان لەم جۆرە کارانیان بۆ ساسکەین لەم جۆرە مەڕاستیمانەوە بۆی وەکوتم بۆ خۆیان خۆشە بۆ بنەماڵەکەیان خۆشە کە ببینن میلەتەکەیان قدرزانی ئەوەیەکە ئەوان تەمەنێکیان لەو بوارەیە پێشکەش کردووە لەگەڵەوە شایەمە ڕابردوو لەبیر ناکەین مردوەکانمان لەبیر ناکەین چەندین کۆڕ و سیمینارمان بۆ هەموو ئەو داهێنەر و تێکۆشەرانەش کردووە کە وەفاتیان کردو لەگەڵمان نەماون لە ژیانات چونکە هەر میلەتێک ڕابردووی خۆی لەبیر بکە ناتوانێت داهاتوێکی باش بۆ خۆی مسۆگەر بکە لەبەرەوەی ئێمە کارەکانمان لەو چوارچێوایەوە و مەراسیمە ئەم ڕۆژ لە ڕاستیە دڵۆپێکە لە دەریایەکی گەورەیە و کارانی مامۆستا کردوێتی شتێکی زۆر زۆر بچووکە بەڵام بۆ ئەمڕۆ هەر ئەوەندەمان پێکراوە کە لێرە چەپکە گوڵی ڕێز و وەفای بینی و پێی بڵێن سوپاس بۆ ماندووبوونێت سوپاس بۆ ئەو تەمەنەی کە بە ئاواز و هونەر و گۆرانی کوردی پێشکەشت کردووە. ئەمڕۆ لە مەراسیمەکەدا تیشکتان خستۆتە سەر چ بابەتێک چین ئەو بابەتانی کە ئەمڕۆ لێرە پێشکەشەکرێن لە ڕاستیەوە کوتم جگە لە پێشکەشکردنی چەپکە گوڵی ڕێز و وەفای دامەزراوی کەریمی عەلەکە و خەڵاتی ڕێز لێنانمان بۆی ئێمە فیچەرێکیشمان لەسەر ئامادە کردووە لەسەر ژیانی و بەرەمەکانی ئەو فیچەرە پێشکەشەکرێ وجا لە فیچەرەکە لێرە دکتۆر فەریدون عەبدولبەرزنجی کە یەکێکە لە هاوڕێ نزیکەکانی هونەرمەند و یەکێکە لەو شاعیرانەی کە زۆرترین گۆرانیەکانی مامۆستا شیعری ئەون بەڕێزیان قساکەن دەربارەی هەڵبژاردننی شعر لای محەممەد عەباس بارام ئەو شعرانە چۆن هەڵەبژێرێ بۆ گۆرانیەکانی و دوای ئەوە مۆزیسیانی ئەزیز مامۆستا چالاک سدیق دەربارەی ئاواز هەڵبژاردننی ئاواز و مۆسیقاودا بەشی مۆسیقی گۆرانیەکانی مامۆستا قساکە و یەک دوو تاری کورتمانە بێت و مەراسیمەکە بە پێشکەشکردنی چەپکە گوڵ و وتنەوەی گۆرانێکی مامۆستا بە کۆرس لەلایەن ئامادەبووانەوە کۆتایی پێدە. وەک دەزانین دامەزراوی کەریمی عەلەکە بەردەوام گرنگی بە ڕۆشنبیران و ئەدیبان و هونەرمەندان دەدا پلان و پرۆژەی داهاتووتان بۆ هونەرمەندان بۆ نووسەران چیە بێت؟ بێگومان ئێمە یەکێکین لەو ڕێکخرا و دەستگایانەی کە بەردەوام چالاکیمان هەیە و بەردەوام سەرقاڵی کاری نوێ و ئەوانین کارەکانیشمان زیاتر لە چوارچەوەی ڕۆشنبیری و کولتوریە ئەخولێتەوە لەو بوارەیە کارەکەین لە ناوەڕاستی ئەم هەفتەیە ئێمە پرۆژێکمانەیە بە ناوی پرۆژێ بە کولتورکردنی خوێنەوە لە زیندان مانگی ڕابردوو هەر سزادراوێک زۆرترین کتێبی خوێن بێتەوە ئێمە خەڵاتی یەکەم و دووەم و سێم دابەشەکەین لە ناوەڕاستی ئەم هەفتەیە و مەراسیمەمانەیە و لە نوێی سێش لە نوێی مانگی سێ دیدارێکی گەورە لەسەر ئاستی چوارپارچەی کوردستان بە ناوی دیداری زمان بەڕێوابین کە توێژەرانی ڕۆژەڵاتی کوردستان و باکووری کوردستان و ڕۆژاوی کوردستان تیا بەشدارە بن و تیا جەختەکەینەوە لەسەر گرنگی زمانی شیرینی کوردی و ئەو ڕێکارانی کەواکەن بێتەوەی پاراستنی ئەم زمانە.